بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمانێک کاتژمێر چوارەوارە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بەڕێزان تەوەری بەرنامەی ئەم جارمان دەپرسین ئایا ئەم حکومەتە ئێستا دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ بارودۆخی سیاسی ئێستای هەرێم لە دۆخێکی خراپدایە و ژیانی هاوڵاتیان بە قەیرانێکی ئابووری و دارایی و سیاسی و کۆمەڵاتیدا تێتەپەڕێت و لەلایەکی تریشەوە حکومەتی بەغداد وەڵامی هەرێم ناداتەوە و چەند مەرجێکی قورسی بۆ دەستپێکردنەوەی دانوستانەکانی داناوە و هەرێمیش لەژێر نیمچە گەماڕی و تورکیا و ئێراندایە و هاوپەیمانان و ئەمریکاش گوێ بە قەیرانەکانی هەرێم نادەن. هەروەها دوو پارتی سەرەکیش کشانەوەیان لە حکومەتی هەرێم ڕاگەیاندووە و بەمە ژماری وەزارەتە بێوەزیرەکانی هەرێم دەبێتە 8 وەزارەت و ئێستا پرسیاری شەقام ئەوەیە ئایا ئەم حکومەتە دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پێام تیڤی سەرنج و بۆچوون و تێبینیەکانتان بدێرن بێگومان بەرنامەکەی من دەوڵەمەندتر دەکەن و هەروە دەتوان لە ڕێگە ژمارە تەلەفۆنانی کە دەستە شاشەیە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە بکەین. کاک ئەحمەدمان لەگەڵ لە ڕانیەوە. کاک ئەحمەد ئەم کاتت باش. کاک ئەحمەد ئەم کاتت باش. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی برای من. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد. کاک ئەحمەد جان باش حاڵت چۆنە؟ زۆر سپاس دەکەم بەڕێزەکەم. سپاس دەکەم لەگەڵ دەستخۆشی بەرنامەکە لەم کاک ئەحمەد وەڵا من هەر انتیزار دەکەم پێشەمە ئەوای تەلەفۆن دەکەم خۆ زۆر خۆشحاڵم بەڕاستی شتێکی جوانە هەڵبژاردەبووە و کاتێ ئێستادا. بەڵێ سپاس دەکەم. سپاس دەکەم. وەڵا قوڕان بۆ ئەوەی پرسیارەکەت تۆزێک بە نەکردم تو مەگەر ئەوم کەی پێم بڵێ بزانم. زۆر باشە زۆر باشە. کاک ئەحمەد حکومەت ئێستا دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ ڕاستە وەڵای جا برای من خۆ حکومەتی چی چێ چارەسەریکە؟ کامە حکومەتەکە پێ بڵێ ئەوە چارەسەریکە حکومەتەکە کامەیە؟ یعنی ڕشتەکەمان کامەیە کامە ڕشتینەیە؟ ئەو گەنجانە ئێستا خۆ باوەنە چارەسەر دەکرێت برای من چیان پێ دەکرێت ینی چیان دەکرێت ئەرەوە چارەسەری چۆن بکەن ئەرەوەڵای دەستە بەغدایە دەڵێن پارەمان بۆ بێرە بۆ بەنزینی و بۆ ڕستە سیارەکانمان و هەندێک سیماوەشتان هەیە و پارەی ئانەمان بۆ بنێرە و ئەوای چارەسەریکردن ئەوەیە بەس برای من یعنی خۆم پێم سەیدا ینی پارەی مامۆستایان کەم دەکاتەوە پارەی وەزیر و شتی کەم دەکاتەوە پارەی ئەنە بەرەمان کەم دەکاتەوە پارەی بەس پارەی خۆیان بۆ کەم ناکەنەوە یعنی بۆ خۆیان بەبێت دەسەر تەلەڤیزیۆنەوەگا کە ئەمن چەند حیمام هەیە و ئەو نەحیمام هەیە و ئەو نەپارەم هەیە ئەو نەمەعاشم هەیە و ئەو حاڵ وەزعەکەمە بۆ وان ناڕێ یعنی بۆ کەسێک نایە هەتا ئێستا لە کوردستانی کەسێک نایەتەوە بڵێ کاکە ئەمن ئەو نەپارەم هەیە و ئەو نەهەیە هەمووی هەر بە دزی بۆ خۆیان دێبن بدا هەمووی بندیواریان هەیە هەمووی ئەویان هەیە چارەسەری چ کێشەکی بکەن ینی چاوەڕوانی هاوڵاتیەک چاوەڕانی چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان ناکرێت بە قورئان چارەسەر ناکرێت ئیلان دەبێ هەڵەشێتەوە هەڵەشاتەوەش بەڵام بۆ خۆیان دانی پێدا نانێن ئەوەیە مەوزوعەکە هەرە وەڵڵا. بەڵێ سوپاس بۆ کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ بەڕێزان ئەچمە لای کۆمنتانێکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان هاتووە کیژان ئیبراهیم دەڵێت بەدڵنیاییەوە ناتوانن چونکە هەرگیز بیر لە میلەت ناکەنەوە. کاروان محەممەد دەڵێت نەخێر ناتوانن دەبێت ئەم حکومەتە هەڵبۆشێتەوە لە زووترین کاتدا هەڵبژاردن بکرێت. کارزان عزیز دەڵێت دەتوانن کێشە و قەیرانەکان درێژە پێ بدات دەتوانێت کێشە و قەیرانەکان درێژە پێ بدات و قەیرانی تریش بۆ هەرێم زیاد بکات. سەلام عەبدوڵڵا دەڵێت ئەگەر پارەی ژێرزەمینەکان بێننەوە بەڵێ چارەسەر دەکرێت بەڵام بەتەنیا ئێستا چارەسەر ئەوەیە کە پارەی ژێرزەمینەکان بێننەوە. ڕەوان کەمال دەڵێت ئەم حکومەتە خۆی قەیران و کێشە و گرفتە. سەلاڕانیە دەڵێت ئەم حکومەتە هەموو کات بە دروستکردنی قەیرانی نوێ قەیرانی پێشووتر لە بیر هاوڵاتیان دەباتەوە. ئاری قەساب دەڵێت ئەگەر پارە پاشە کەوتکراوەکانیان بگەڕێنەوە ئەوە بەشی دەم وچەی 10 ساڵ نیوموچەی خەڵک دەکات. ئارام محەممەد دەڵێت حکومەت بوونی نییە و خۆی کێشەیە و کێشەی چی چارەسەر بکات. دایکی ئاریامان لەگەڵ لە سلێمانیەوە دایکی ئاریام کاتت باش. کاتێک باش. زۆر سپاس دەکەم. دایکی ئاریا پێ دوایە ئەم حکومەتە ئێستا دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ لا وەڵا جا خۆ شتێک نەماوە ناوی حکومەت بێ حکومەت کوا و کەی ماوە و هەیە حکومەت و وڵاتانی گراوچەکانیشان بێت. تۆ وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە ینی متمانەت هەیە کە حکومەت لەم کاتەدا بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ قورآن والله ئەم دەخۆ لە ناویەکە خەریکە یەکتیە خۆن. بەڵێ
بەنهێنی کتێب کۆبوونەوەی فزیەکانیانەکەن من داوام لە خەڵک کرد سلێمانی یعنی لە قەڵاچوالان هەیەکێتی دەرکەم هەیەکێتی یاساسی کە تۆڵی کە 50 حیزبی لەوەتۆ لە ناو خۆیان کەس نازانێت چین و بۆچی وا لەو خەڵکاکەن سلێمانیان کاول کردووە هەڵبێت بۆیە وا بێت دەگەن هەندێک خزمەتگوزاری لەوێ کراوە بەس سلێمانیەکێتی سلێمانی کاول کرد و هەر داواکەی چۆڵی بەڵێ سپاس بۆ دایکی یاریا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڕەحمانمان لەگەڵ لە عاربەتەوە کاک عەبدوڕەحمان ئەم کاتت باش پێت وایە حکوومەت دەتوانێت کێشە و قەیراکان چارەسەر بکات جاک محەممەد باشیت زۆر سپاس کاک عەبدوڕەحمان بەڕێزی وەڵایی من هیچ ئومێد و هیوایەکم نییە کە حکوومەتە بتوانێت شتێکی باش کات زۆر باشە کاک عەبدوڕەحمان چی وای لە بەڕێزت کردووە کە پێت وابێت حکوومەت نەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات یعنی ئێمە چەند کاتە چاوەڕێن کام حکوومەتە هەر کۆڵانەکە چاکە کۆڵانەکان بەڵێ کۆڵانەکان قوڕاوە بەڵێ ئەمجا کونێ شارەوانی هیچ لێپرسیەوەیەکی نییە لەو کۆڵانانە ئەم هەموو گەل و ئەم هەموو دهاتە حاضری یعنی حەشەراتە لەم کۆڵانانە بەڵێ یعنی ناتوانن هەستن بە کارەکانی خۆیان بەڵێ زۆر باشە کاک عەبدوڕەحمان ینی پێت وایە چارەسەر چییە ینی لە ئێستادا دەبێت چۆن کێشە و قەیرانەکان دەستی بۆ بدرێت و چۆن چارەسەر دەکرێت چارەسەر ئەوەیە کات بەجددی ئیشەکان عەمەلەکان بکەن ئاوێ لەو شۆستە و لەو کۆڵانانە بدەنەوە کە خزمەت بکەن بەڕاستی ینی لێپرسینەوە ینی چاودێریکردن ینی ئەمانە خۆ شتەکان زەقم دیارە ڕۆژانە لە شاشەکانی بەرزستانەوە خەڵک داواکاری هەیە و گلەی هەیە و بەڵام هیچی پەیڕەو ناکەن تەدبیر ناکرێ بەڕاستی بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڕەحمان سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزت کاک عەبدوڕەحمان لە عاربەتەوە لەگەڵمانە بووی بەڕێزان ئەمە بە شێوازی گشتی ڕێی هاوڵاتیان بوو بۆ چوونەکانی هاوڵاتیان بوون ئەوانەی کە کۆمێتیان نووسیوە و ئەوەشی ئەو سێ بەڕاستیشی کە پەیوەندیان کرد پێیان وایە حکوومەت ناتوانێت لە ئێستادا بەم کاتە کێشە و قەیرانەکان چارەسەر بکات فاخر ڕەسوول دەڵێت نەخێر ناتوانێت بەڵکو هەوڵی زیاتریش ئەدات کە کێشەکان گەورەتر بکات زانەوە هەب دەڵێت بە 26 ساڵ هیچیان نەکردووە بە 6 مانگ چیان پێ دەکرێت بەخشین قادر دەڵێت هەرگیز چاکی ناکات چونکە خۆی دروستی کردووە ئیحسان محەممەد دەڵێت دەم حکوومەتە بۆ تەبارگرانی بەسەر ژیانی هاوڵاتیانەوە چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک عەبدوڵامان لەگەڵ سلێمانیەوە کاک عەبدوڵام کاتت باش زۆر سپاس قەیران ئەم قەیرانە بە ئاسانی تۆانە چارەسەر لەبەرەوەی ئەوەنە داهاتەکەی زۆرە ئێستاش لە هزار نەوتێکی زۆرە ڕۆ بە دزی حکوومەتی عێراق و بە دزی و ملەتەوە ئەنجا ئەمە گومرگە هەر وازی دەبێنە ئێستا خستیانە سەر کسیانە بە کۆمپانیای خۆیان هەموو گومرگەکان ئەنجا ئەمە کە داهاتی ناو دامودەزارانە کۆکرێتەوە بە زۆر چاومانەوە ئیتر بێفومانە هەنی بڵێ چارەسەر ناکردن یان بڵێ پارێنیە خشتیوانێ هەر ڕازیە بەس بەهانقەت تاکە لەبەر ئەی بوو بۆ خۆیان کارژاڕۆن بۆ ئەنوا و ئەفرار وڵات هەیە پارەسەر بکەن بەم دەست و بەو دەست بە هەفتە و دوو هەفتە و بە مانگە مێنەوە لە وڵاتانە بە بەچیەتی لێنوەچێتە سپاس بۆ کاگە دوڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاگە دوڵا کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی باوکی عەلیمان لەگەڵە لە دەربەنیخانەوە باوکی عەلی ئەم کاتت باش پێت وایە حکوومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات مقابلەیەکم لەگەڵا بکەن دەبێ ئەم تەلەفۆنەوە کە لە لای ژەنابتانە بەڵێ تێگەشتێن بەڕێزیان باوکی عەلی فەرموو چیت هەیە بڵێ فەرموو مەڵێم مەعاناتێکی زۆر گەورەم هەیە داواکارم لە بەڕێستان یارمەتیم بوون کە لە نزیکەوە مقابلەیەکتان لەگەڵا بکەم بۆ ئەوەی مەعاناتەکانم بگەێنم بە تەلەفۆن ناکەیە و تۆزێکی دوور و درێژە بەڵێ باوکی عەلی هاوکاران گوێبیستی دەنگی جەنابتن و ڕەنگە ئەوە پەیوەندی بەوانەوە هەبێت ئێستاوان گویان لە داواکارەکەی جەنابت بوت و ئەوان دەتوان وەڵامت بدەنەوە سپاس بۆ باوکی عەلی سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان وا دیار بوو باوکی عەلی پەیوەندیەکەی کە کردی پەیوەندی بە بەرنامەکەەوە نەبوو باسی شتێکی دیکەی کرد ئەو ژەرمەعانەتی ئەو هەر هاوڵاتێکی دیکە بەڵام دەبێت هاوکارانمان لە ژووری کۆنتترۆل و ئەوانێک ئەو هاوکارانمان کە پەیوەندیان بەم تەلەفۆنانەوەی جوابیان بدەنەوە ژیار ئەحمەد دەڵێت تا هەڵبژاردن نەکرێت هیچ چارەسەر
ناکرێت بەم 3 مانگە. شکارمەجی دەڵێت هەرگیز لەو باوەڕەدانیم ئەم حکوومەتە کێشەکان چارەسەر بکات. ئاری محەممەد دەڵێت ئێمە کوا حکوومەتمان هەیە تاوەکو بتوانین کێشەکان چارەسەر بکات لە وڵاتە تەنها بنەماڵەکان حکمڕانی وڵات دەکەن. محەممەد خێزت دەڵێت گەر بمانەوێت پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بین نەوعەتی بگۆڕین ئەوە دەبێت کار لەسەر جۆری بیرکردنەوەی سیاسی خۆمان بکەین بۆ هەموو لایەنەکان. ماجید محەممەد دەڵێت هەر کاتێک توانیمان کێشەی هاتوکارێک توانی کێشەی کە مەدەمان باش بکات کە بەژمەینەترین توێژی کۆمەڵگەن ئەوە دەتوانێت چارەسەری ئەوانی تریش بکات. هادی مستەفا دەڵێت حکومەت دەتوانێت لە ماوەی 26 ساڵدا 24 کاتژمێر کارەبا دابین بکات چاوەڕی چی لێ دەکرێت. شلێر محەممەد دەڵێت ئەم حکوومەتە دروستکاری قەیرانە و ئیتر چۆن ئەتوانێت چارەسەری بکات ئەگەر ئەوەندە ڕەشید وایە قەیرانی دروست نەدەکرد. علی ئەحمەد دەڵێ بە دڵنیاییەوە نەخێر هەتا لەگەڵ بەغدا ڕێ نەکەون بەڵام حکوومەتی بەغداد نایەوێت لەگەڵ ئەمانە ڕێ بکەوێت دەبێت حکوومەتێکی ڕزگاری دروست بکرێت. ئەمەی کە کاگالی دەڵێت داواکاری بەشێک لە لایەنە سیاسیەکان بووە باوکی ڕۆیامان لەگەڵ لە پیرەمەگرونەوە باوکی ڕۆیام کاتت باش پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت کێشەکانی کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. ئەم کاتەی خۆت باش بای بڵێن. زۆر سپاس. دەستخۆشیێتەوە ڕەفەت دەکەم. سپاس دەکەم. قوربان ناتوانێت حکوومەتی هەرێم ئەو قەیرانە چارەسەرکە بە هیچ شێوەیە لەبەرەوەی خۆی دروستکردنەوەی قەیرانەکانە هەم دوو بەڕێزەیەکەوە ئەم حکوومەتیان بە هیچ شێوەیەک ناتوان قەیرانەکان چارەسەر قەیرانی بۆ هەرێمی کوردستان دروستی دەکەن. یعنی وەک بێنی بیانکەی بە لەم بەیتۆکسنە بەحری دوکانە و دەبێشان بەدەستەوە بێ هەریانێ ناو ئاوەکەوە ئێستا دەبەکەیان بەدەستەوە ماوەسا ملیان ئاو هاتووە یعنی وا کەوتونە قەیرانەوە دڵنیام پیان چارەسەر ناکرێت. بەڵێ چۆن چارەسەر دەکرێت؟ والله برای بەڕێزم چارەسەر دەکرێت ئەوە چارەسەر دەکرێت ئەم مانەی کەوا وەکو کۆمەڵ و گۆڕانگە کشاونەوە لەم حکوومەتەی لیژنەیەکی پێک بێن و خۆیان دانوستان لەگەڵ حکوومەتی عێراق بۆ دەرەوە و بە ئەو شێوەی چارەسەر دەکرێت نا ئەمانە بە هەریامانە من هیچ شێوەیەکیان چارەسەر ناکرێت دڵنیا ئەمە خلافیمان بەسەر دێنە تا سەحەبی ئەم دوو بەڕێزە. بەڵێ سپاس بۆ باوکی ڕوویا لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شوانەمان لەگەڵ لە سەید ساتقەوە کاک شوانەم کاتت باش. کاک شوانەم کاتت باش ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەی بۆی باشی گوێم لە سەودی جەناب بفەرموو. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله کاک شوان. کاک شوان ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس بکەیت. برا جوانەکە ئەمڕۆ کاگنێتی خۆی هاتەتە سەر شاشە و قسە ئەکا ئەڵێ جەماوەت ئەم حکوومەتی هەڵبژارد و جەماوەت حکوومەتی بەپێوە لەساندووە. بەڵام کاگنێتی سەیری ئەوە ناکات چاویشی لەوە نییە کە هەر ئەم جەماوەری هاتوتە سەر جادە هاتوتە سەر شەقام بە شێوەیەکی مەدەنیانە داوا ڕوخانی ئەم حکوومەتەیە کرد داوا ناچوونی ئەم دەسەڵاتەیە کرد داوا ناچوونی ئەم دز و مافیا و جەردانەیە کرد بەس دوی ئێرەوە نابێت چاوی ئەوە نبینێ بەس چاوی ئەوە بینە کە میگەن ئاڵێم خۆپشاندانە تێکدەرانەیە مامۆستا دوو مانگی ڕەبات بە خۆشی بە ئاشتی بە هەموو شێوەیەکی یاسایی هاتە سەردانە داوای مافی خۆپشی داوای مافی خۆیە کرد داوای چارەکە موچەیە کرد دەدرێت ئەوەی چاوی ئەوەی نەبینی گوێی ئەوەی نەبینی بەڵام چوارە جێرە شێوەن کە بە ناوی خۆپشاندان و هاتبوونە سەر جادە دەستیان برد بۆ بارەگا حکومەتەکە کە دەستیشیان خۆش بێ لەگەڵەوە کە حیزبەکانیان کاک شوان ئەگەر بکرێت بگەڕێیتەوە سەر تەوەرەکە لەسەر تەوەرەکە قسە بکەیت. کاک شوانە چاوی بەس ئەوەی بینە کاگنێچیر من گێرەشە بە جەناب سەلێم بە یارمەتی و گەرەشە بە کاگنێچیرە لەم کادیەکەم کاگنێچیر ئەگەر گوێت لێمانە ئەگەر گوێت لێمانە سنووری سلێمانی هەمووی بەخوا کەسکە حکومەتەی ناوێت بەخوا کەسی تۆی ناوێت بەخوا کەسی وەزیرە جوگەنتەڵەکانتی ناوێت بەڵێ سپاس بۆ کاک شوانە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شوانە پەیامەکەت گەشت باوکی ڕۆمانمان لەگەڵ هەڵبازیانەوە باوکی ڕۆمانم کاتت باش پێ دوایە حکومەتی ئێستا توانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. بەڕێزەکەم سڵاوی خۆی گەورە لێبێ زۆر سپاس دەکەم باوکی ڕۆمان. ڕێزە خۆشەویستیمە بۆ سەرجەم کارمەندانی کەناڵی کۆمەڵ زۆر سپاس دەکەین باوکی ڕۆمان. دەستخۆشی تەوەرەکە لێکەم بەڕاستی تەوەرێکی جوانە برا بەڕێزەکەم حکومەتمان نییە حکومەت واتە چارەسەری کێشە قەیرانی خەڵکە برای بەڕێزم نەکەتوانە چارەسەریکە وەکو لە ڕابردووە چۆن هەر نەیتوانێت چارەسەریکە ئێستاش ناتوانێت بۆ داهاتووش هەر ناتوانێت قڕ بەسەر ئەو ملەتی کە شعارە دەستێن حکومەتاکە برا بەڕێزەکە من پیرۆزبای لەو کەساناکەوە ئەگەر کاتی خۆی لەگەڵ بەم حکومەتە جوانە داوەکە ناتوانێت لە ئاسی خزمەتگوزاری خەڵکا بێت زۆر بەداخەوە. زۆر باش باوکی ڕۆمان ئەگەر نەتوانێت دەبێت چی بکات؟ بەڕێزەکەم ئەبێ خۆحافیزی بکە ماڵاوایی بکە بێتە یێشە
پێم وایە خۆی خۆ حافیزی کا باشە بە بێ سەری هەڵاجانی گێشێنێ خۆی ماڵاوی کا زۆر زۆر باشتر خۆشی لێگەم. بەڵێ سپاس بۆ باوکی ڕۆمان، سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێسان. بەڵێ بەڕێزان بۆچوونەکانی هاوڵاتیان بەم شێوەیە بوون هەتاوەکو ئێستاش ئەوانەی کە پەیوەندیان کردووانەشی کە کۆمنتیان نووسیوە ینی ڕژبینێکیان پێوە دیارە و پێیان وانە حکومەت بتوانێت بەم زوویە و بەم کاتە و بەم شێوازە بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات و پێشی ناکرێت و هاوڵاتیان ئومێدیان نییە. علی ئەحمەد دەڵێت بەڵنیایەوە نەخێر هەتا لەگەڵ بەغدا ڕێنەکەون، بەڵام ئەم حکومەتە ناوێت لەگەڵ ئەمانە ڕێ بکەوێت، دەبێت حکومەتێکی ڕزگاری دروست بکرێت. ڤیانمان لەگەڵ لە سلێمانیەوە. ڤیان لە سلێمانیەوەم کاتت باش. ئەلۆ هەم کاتێک باش. زۆر سپاس. ڤیان خان پێ دوایە حکومەتی هەرێم بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ ناوەڵڵا حکومەت بەڵێ بەڵێ حکومەتی هەرێم نەماوە جارێکە ئەنجا وەکو داوەستان دەکەم ئەو پیاوەی کە لە دەرەنخانەوە تەلەفۆنی کردخوا گوێ لێ بگرنەوە بەش ئینشەڵڵا کاتێکی وەدانێن. بەڵێ زۆر باشە. ڤیان خان چی دێ لەسەر تەوەرەکە؟ پێ دوایە حکومەت بۆ ناتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ وەڵڵا بەڕێزم حکومەتم داوا لە ئەمینداری کۆمەڵەکەم بەڵێ داوا لە ئەمینداری کۆمەڵەکەم لەگەڵ گۆڕان کاتێکۆن حکومەتەی کاڵی پێکێنین داوا بچان پێکێن و جوان بێن و ئەوان داویان نەماوە بەشکە ئینشاءالله خوای گەورە دەرێکمان لێ بکاتەوە. بەڵێ ئەیترەوان سپەلەی لێ بکەن بەشێکی کۆبوونەوە و ئەم شتانە خۆ خەڵک بێزار بۆ لە کۆبوونەوەی بێ ئەنجام. بەڵێ بەڵێ سپاس بۆ ڤیان خان، سپاس بۆ پەیوەندیەکەت لە سلێمانیەوە لەگەڵمانەوەی. بەڵێ بەڕێزان هێمن محەممەد دەڵێت ئەم بورن هێمن مەحموود دەڵێت ئەم حکومەتە خۆی سپۆنسەری دروستکردنی قەیرانە خوا ڕەحم بکات. ئەحمەد عومەر دەڵێت بڵێ بەمەرجێک ئەگەر واز لە خەڵک بێنن لە دەسەڵات لا بچن ئەوها چارەسەر دەبێت. بەڕێزان ئەمە وەکو گوێبیستی بوون وەکو بینیتان کە هاوڵاتیان زۆر ڕەشببینن و پێیان وانی حکومەت توانێت چارەسەری کێشە و گرفت و قەیرانەکان بکات و توانای چارەسەرکردنی بار و ژیانی گوزەرانی هاوڵاتیانی نییە. چینە لای کاگازات لە سلێمانیەوە کاگازادەم کاتت باش پێ دوایە حکومەتی هەرێم بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ ئەم کاتی تۆیش باش بەڕێزم وەڵی حکومەت جارێ خۆی بۆ چارەسەر ناکرێت تا قەیرانی خەڵکی چارەسەر بکات. بەڵێ بۆ پێ دوایە چارەسەر ناکرێت کاک ئاری ئازاد ببوو؟ وڵی بەڕێزەکەم حکومەت وەدێکە خۆی خەرگی دزی دەخەڵی لە جاری نایفەرژێتە سەر خەڵکی. ئەبێ جاری کێشەی خۆی حەل کات. کێشەی خەڵکی بۆ حەل ناگرێت ئەگەر خەڵکیش ئەگرێت دەمەوەوە جیایە وڵی قەیران باسی تۆ باسی قەیرانەکە بس من باسی شتریشی بووەکەم باسی خۆ پیشاندانەکەن هەڵێ با خۆ پیشاندانی کاگازات گیان ببوورە ئەگەر لەسەر تەوەرەکە قسەی باز لە خۆپیشاندانەکەی چکە ئێمە تەوەرەکەمان لەسەر کێشە و قەیرانەکانە پێ دوایە حکومەتی هەرێم دەتوانێت کێشە و قەیرانەکان دروست بکات با بڵێن چارەسەر بکات. جەناب دووت نەخێر ینی چی وای لە تۆ کردووە چی وای لە هاوڵاتێکی وەکو تۆ کردووە کە باوەڕت نەبێت کێشە و قەیرانەکان چارەسەر ناکرێت؟ وەڵی بەڕێزم حکومەتی وجدانی نییە. حکومەت دەتوانێت قەیرانەکانەوەی تر ئاڵۆزکە بەس ناتوانێت چارەسەریکە. وەڵی سەر و جادانە ئەبینین دایکێکە بینی منداڵێکی پێەیە لەسەر ئەو بەسەرما یعنی ئەپارێتەوە لە خەڵکە 250 بنێ 500 بنێ ئیتر حکومەت چاوی نییە بۆ حکومەت عەقلی نییە لەسەر ئەو جادانە ئەو خەڵکانە ئەبینێ ئەو فەقیر و هەژاران نابینێ بەس ئەو خەڵکە یعنی خۆی گرۆ بدەمەوە ئەو موچە نایە بە خەڵک هیچ نایە بە خەڵک هیچ خزمەتگوزاریەک ناکات. حکومەت ئەگەر حکومەتداری ئاوا بێ وەڵا بە منی شەکرێ بە هەموو کەسێکە کە حکومەتداری کۆمە حکومەتە یعنی شتێک نەماوە بە ناوی حکومەتەوە حکومەت کاتی بەسەر چووە یعنی ئەمە حکومەت کاگازات پەیامەکەت گەشت سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ڕێیانمان لەگەڵە لە بەردەقارەمانەوە باوکی ڕێیانم کات باش ئەم کاتە باشی برم زۆر سپاس دەکەم. باوکی ڕێیان پێ دوایە حکومەت ئێستا بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ یان نەوەڵا ئەو یەک شتێکی بۆ ناکرێ برم ئەو لە قسایە بەڵێ ئەو هیچ شتێکی بێ نەماوە. بەڵێ باوکی ڕێیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە بەرامبەرم پرسیارەدا هاوڵاتیەک دەڵێت حکومەت خۆی قەیرانەکانی دروست کردووە تر خۆی چۆن چارەسەری دەکات لەگەڵ ئەم ڕێیای تا چەند یانی قسەت تۆ چیە لەسەرم بۆ چوونە؟ قسەی لە سازە تا خۆی دروستکەری کێشەیە. بەڵێ چارەسەر ناگرێت یا کێشەیە دروستە ئەتوان چارەسەری بێ ناگرێت. بەڵێ ئەو خەڵکی سافرکردبوو ئەم لاڵێ. بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ڕاست سپاس بۆ تۆ
کاک با بڵێن ئەبوو عەبدوڵڵامان لەگەڵە لە خانەقینەوە. ئەبوو عەبدوڵڵام کاتت باش. ئەم کاتی جەنابتان و هەموو بینەرانیش بە هیوایە ڕۆژێکی خۆش و ئێوارێکی کەشات بۆ هەمووتان دەخوازم. زۆر سپاس دەکەم. ئەبوو عەبدوڵڵا جەنابەت پێ دوایە حکوومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا؟ بەڵێ. برای بڕێز ئەوەی کە ناوی کە حکوومەت بێ ئێستا کە حکوومەتی هەرێم نەماوە بەڵکو ئەتوانن کە ناوی کە بنن حکوومەتی قەیرانەکان چونکە ئەم حکوومەتە ئەمەندەگە کە شکست خواردووە قەیران لە دوای قەیران کێشە لە دوای کێشە ئەمانەت تەنها یەک چارەیەکیان ماوە بۆ هەردوو حزبی دەسەڵات ئەمە تەنها کێش چارەسەریان کە ئەوەیە بێن لەسەر شاژە دەربچن احتراف بکەن بۆ شکسە گەورەی هاوردیانە کە بۆ سیاسەتە شکۆی کەوا کە زۆر کە هەموو خەڵکی کە داوە ئەسڵان کە سیاسەتی نەوت نازانن سیاسەتی ئابووری نازانن سیاسەتی وڵات نازانن ئەمانە تەنها سیاسەتی دزی و گەندەڵی و گیرفان کە پڕکردن و زوڵم و ستەم و زۆرکردن لەگەلەکەمان ئەمانە چونکە تەنها ئەو شتانە هیچی ئەوانە نەبێ هیچی تر نازانن. زۆر باشە ئەبوو عەبدوڵڵا باش ئەمانە چۆن چارەسەر دەکرێن؟ یانی چارەسەر بۆمانە چییە؟ ئەمانە تەنها یەک چارەسەری سەر بەڵێ ئەمە تەنها یەک چارەسەرێکی سەرنجەیە ئەو چارەسەرێش تەنها ئەوەیە ئەم حکوومەتە سەرەتا کە هەڵگۆشێتەوە حکوومەتێکی نیشتیمانی ئینقاز بێت لەگەڵی کە ئەو حکوومەتە ئینقازە کۆمەڵێکی دەمچاوی تازە کۆمەڵێکی لایەن و کۆمەڵێکی سیاسەتمەدار و کەسی تازە خەڵکانێکی کە پرۆفشۆڵ بێ نەکوە کە خەڵکانێ نازانێ ناوی خۆی بنووسێ و تاکو ئێستا شادی کەسیم تۆستەیشی نییە ئەوانە کە ئێمە کە یعنی کە وڵات کە بەڕێوە بن خەڵکی نەشوێنەوار چۆن ئەتوانێ کە ئەلم قەیرانە ڕزگاری بۆ چۆنتونین قبولەکە کە باس کە لە چاکسازی بکرێ. بەڵێ سپاس بۆ ئەبوو عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵامان لەگەڵ بە سوێرانەوە. کاک عەبدوڵڵام کاتت باش. هەموو کاتێکتان باش کاک عەبدوڵڵا گەلوێ. زۆر سپاس. کاک عەبدوڵڵا پێ دوایە حکوومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ باوەڕکە دیترۆ من ئێران و چارەسەر هەندی جۆرە بەعزە کەسێک سلێمانی هەبێت حکوومەتێک چ پێ ناکرێت چونکە جۆرە ئەفسارێکە سلێمانیە دیترۆ من بۆ چوونا من هێ خراپ چینە بۆ نمونە 2011 باشترین وەزەوەزە حکوومەت هەرێمە کوردستانێکی وی وەختە گۆڕان هەواوەزت گۆڕانی دوێتی هەنگۆ داوا خۆ پیشاندارێکی داوا دەوڵەتێکی کاک عەبدوڵڵا ئەگەر بکرێوە سەرتەوەرەکە قسە بکە یانی باسی شارێکی شوێنێک مەکە. کاک عەبدوڵڵا سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ تۆ. کاک محەممەدمان لەگەڵە لە دوکانەوە. کاک محەممەدم کاتە باش. کاک محەممەد سلام علیکم. عەلەیکم سەلام زۆر سپاس دەکەم. کاک محەممەد پێ دوایە حکوومەتی هەرێم بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ وەڵی بەنسبەت دەستخۆشی بۆ بەرنامەکەت کاک محەممەد بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێم مەبەستی بێ قەیرانەکانی پێ چارەسەر دەکرێت و تواناشانەیە چارەسەریکەن. ئەی بۆ چارەسەر ناگەن کاک ڕەتدا باوەڕیان بە چارەسەر نییە لە بنەڕەتدا ئەمان دەیانەوەیە قەیرانەکان زیاتر دروستکان بۆی خەڵکی نەپەرژێتە سەرگەندێڵەکانی ئەمان خەڵک بە برسێتی و کورەمەرجی بژێ بۆی خەڵک بیر نەکاتەوە کە داهاتیان میلەتە دەدزن و بەهادەر دەیبەن و بەڵێ قەیرانەکان ئەگەر مەبەستیان بێت چارەسەری دەکەن بەڵام خۆیان مەبەستیان نێت چارەسەر بکرێت. زۆر باشە. کاک محەممەد ینی چارەسەر چییە؟ ینی تۆکو هاوڵاتیەک پێ دوایە چارەسەر چی بە چارەسەر دادنی بۆی کە هاوڵاتیان لەم قەیران و کێشانە دەربچن میلەتەکەمان هوشیار بێتەوە بەبێ فەرقی فروقی حیزبی و تەکەتولی و حیزبی و ئەوانە میلەتەکەمان هوشیار بێتەوە بەرژەوەندی خۆی هەڵبژێریە لە دەوری ئەمە حزابانە کۆ بن مەسەلەن کوتلەیەکی بەقووەت ئەوانەی کە باوەڕیان بە مافی گەلەکەیان هەیە باوەڕیان بە خۆشگوزارانی میلەتەکان هەیە هەمویان یەک بگرن بەرەیەکی بەهێز دروستکان بۆی بتوانن بەرەنگاری ئەم گەندەڵانە ببنەوە. ئەمانە باوەڕیان بە شتێک نەماوە ئەمانە سونەتی ژیان وایە کەوەندە لە حکومدا ماونەوە بەڕاستی بیر لە بەرژەوەندی میلەت ناکەنەوە تەنها بیر لە بەرژەوەندی ژیرفانی خۆیان دەکەنەوە کە مەسوڵ وایە دەبێت بەرەیەک دروست ببێ کە بەرەنگاری ئەمانە بکە بە ئاشتی بە مەدەنی خەڵک بێنە سەر شەقام
خەڵک بەردەوام بێ لە خۆپیشاندانەکان بۆی ئەمانە بگۆڕێت. بەڵێ زۆر سپاس بۆ کاک محەممەد لە دوکانەوە لەگەڵمانەوەی کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزت پیاوەکەت گەیشت کاک بەکر خۆشنامان لەگەڵ لە هەولێرەوە کاک بەکرم کاتت باش. کاتت باش باشی وەڕێز. زۆر سپاس دەکەم. کاک بەکر بەرێ ئەو دەربارەی ئەو شارە ئەوەی بەڵێ ئەتانی چارەسەر بکەوە گەلەی گەڕێنەوە خەرکەدانیشیتن بینی حکومەتێکی چاک باش. کاک بەکر ینی ماوەی 4 ساڵەوە بۆ زیاتریشە ماوەکەی بۆ درێژ کراوەتەوە حکومەت ینی لی جەناب دەڵێ لە حکومەت بگەڕن ینی وا خەڵک لە حکومەت گەڕاوە تا وگستە نەیتوانێت چارەسەری بکات پێ دوایە لەمە دووە بتوانێت چارەسەری بکات تاکە وەڵا لە حکومەتیان نەگەڕێ ئەو کاک بەکر بەڵێ سوپاس بۆ کاک بەکر سوپاس بۆ پەیوەندەکەت کاک بەکر دەنگی بۆ باشی ئەگەشت کاک جێگرمان لەگەڵە لە کەرکووکەوە کاک جێگرم کاتت باش. ئەم کاتۆ باش زۆر سپاس ئەگەم کاک جێگر پێ دوایە حکومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. وەڵی پرێزمش بۆ تەلەفۆنم کردو ئەگەر حکومەت چەند ساڵە بیستایە قەیرانەکان چارەسەر بکات پێی چارەسەرەکرانەک ئێستا هەڵتاوە بە موچەی کەمکردنەوەی وەزارەتەکان و نازانم چی ئەم کێشانە بە هیچ یعنی هیچ وەکارێتی نییە تۆ ساڵە تازە ڕۆژتووە ڕاتبی یعنی ڕاتبی پێشمەرگەی کەم کردوێتەوە خۆی پێشمەرگە چی وەرەگرێت تا ڕۆی لێ کەم کردوێتەوە یعنی بەڕاستی هیچ یعنی ڕوخێ پێیت بۆ ناکە کە تۆ بچێت کۆکردنەوەی ڕاست بکات کۆکردنەوەی بکات ئەمە من هیچ قەناعەتێکم بۆ شتە نییە و نەبتەنها من تەنانەت هەموو کۆمەڵگا هەموو شارەکان هەموو وڵاتەکان قەناعەتیان بۆ شتە زۆر باشە کاک جێگر ینی چۆنمانە چارەسەر گرفتەکان چۆن چارەسەرەکرێت دەبێت لە ئێستادا چی بکرێت بۆی کە خەڵکی هەرێمی کوردستان لەم قەیران و تەنگەشە و کێشانە دەربهێنرێت. بەڕێزم قەناعەت کە هینە ئەمریکا چارەسەری نەکە هیچ چارەسەری ناکە چونکە هەموو یاریەکان ئەمریکایکە من بەرزەکاتت تۆ دابەزێنی تۆ بەرزەکات ئەو دابەزێنی هەمووی ئەوەیانە وەکو حکومەتی کوردستان ئەگەر بیەوێت چارەسەری ئەم کێشەیە بکە هیچی پێ ناکرێت بە قەناعەتی من و بە قەناعەتی هەموو کۆمەڵگا. بەڵێ سوپاس بۆ کاک جێگر سوپاس بۆ پەیوەندەکە لەگەڵمانە بووی کاک دڵسۆزمان لەگەڵ لە حاجی ئۆمرانەوە ئەم کاتت باش کاک دڵسۆز پێ دوایە حکومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا. بەڵێ کاک دڵسۆز. بەڵێ من پێم وایە حکومەت دەیتوانی کێشەکان چارەسەر بکات بەڵام ئەو نەهامەتیانی کە بەسەر داهاتوونە تا ئێستا حدود داخراوە مەتار داخراوە پارە کەمە ناتوانانی بودجەکە بەو شێوەیە بەڵام لە هەمان کاتە ئەمن ڕخنەکەم لە کۆمەڵی ئیسلام چەند ساڵە لەناو حکومەتدایە ئێستا ڕخنە لە حکومەت دەکرێت ئایا پێی باش نەبوو زووتر بێتە دەرێ یان دەیتوانی مادام ئەو ڕخنەی گرتو بووتە ئۆپسیۆن دەیتوانی بەشێک بێ لەو قەیرانەی کە چارەسەری بکات. بەڵێ کاک دڵسۆز هەڵبەتێمە تەوەرەکەمان لەسەرەوە نەبوو بەڵام ینی کۆمەڵی ئیسلامی ویلایەتەکانی تریش هەمویان تێگرابەوە چوونەتە ناو حکومەت کە بتوانن کێش و گرفتەکان چارەسەر بکەن ئەم دوو هێزەی کە جەنابەت باسی دەکەی کە زانیویانە نەیانتوانی و یاخود ئیرادە نەبوو بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەلایەن دەسەڵاتەوە کشانەوە وازیان هێناوە ینی گرفتەکە بڵێ باشە ئەوان هەر بخۆیان ئیرادە نییە لە حکومەتدا باشە ئێستا هیچ شوێنە هیچ بەرنامەکان هەیە بۆ حکومەت بۆی دابنێن کە قەیرانەکان چارەسەر بکات. بەڵێ زۆر هەر لەنا حکومەتیش بەرنامەیان هەبوو بە بەرنامەشەوە چوونەتە ناو حکومەت و ئێستاش بەرنامەیان هەیە و پێشیان وایە دەتوانن کە حکومەت چارەسەر بکەن ئەگەر بێگومان ئێوەی هاوڵاتی و هاوڵاتیان لەگەڵیان نابن و کوچۆن لەگەڵیان نابوون. سوپاس بۆ کاک دڵسۆز سوپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزت باوکی ئەیمنمان لەگەڵ لە کەفریەوە باوکی ئەیمنم کاتت باش پێ دوایە حکومەتی هەرێم بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ماشي كل أحوال شلون؟ زور سپاس دەکەم. بەڕێزم ئەم حکومەتە ئەگەر بەتەمای یاخود بەتەنگ چارەسەرکردنی ئەم قەیرانانە بوایە کە لە هەرێمی کوردستان دروست بووە هەم قەیرانە یەک لە دوایەکانە خۆی قەیرانی کەم بوو قەیرانی سەربازی زیادە سەر قەیرانی سەربازی سیاسی ئەمنی عەسکەرین دارایی هەموو ئەو قەیرانانە لەسەر یەک کەڵەکە بوون ئەم حکومەتە خۆی نایە کاکە قەیرانان چارەسەر بکات
هەر داری دیارەیە ینی باوکی من بڵێ باوکی من کاک سالار لە ڕانیە و ئەڵێ دەم حکوومەتە هەموو کات بە دروستکردنی قەیرانی نوێ قەیرانی پێشووتر لەبیر هاوڵاتیان دەباتەوە تا چەند لەگەڵم قسەیە متفقی و پێ دوایە ڕاستە ئەم حکوومەتە هەخۆی ئیشی لەسەرەوەی قەیران لە دوا قەیران دروستکە ئەم حکوومەتە ئاماژی قەیران دروستکردن هەتا قەیران دروستکە هاوڵاتیەکانی برسیکە بۆ نمونە کاکەوە دوو مانگە پێشمەرگە دەست بەشێ پێزەکانی پێشمەرگە موچان وەرنەگرتووە یعنی حکوومەتێک بتوانێت بە دوو مانگ یاخود بە 6 ڕۆژ موچن نەداتە هاوڵاتیەکان وەڵام من دەستخۆشی دەکەم کە خەڵکەکە هێشتا قسە ناکە خەڵکەکە هێشتا ڕەخنە و داواکاریەکانی کەم کردووە دەنگی لێوە نایە ئەوش بینیمان بەڵێ سپاس بە باوکی من بمورە من هەرونم دەرفەتە بۆ هاوڕێیانی ترمان لەسەر خەتن سپاس بۆ تۆ شادی خانمان لەگەڵ لە ڕانیەوە شادی خانم کاتت باش پێ دوایە حکوومەت بتوانێت چارەسەری کێشە و قەیرانەکان بکات لە ئێستادا ئەم کاتی تۆ کاری کارمەندانی کەناڵی ئەسمانی پێیان پاڵ بینەران باش دەخۆشم هەیەوەتان ڕاستە حکوومەتی خۆی لەسەر خۆی دروستکەی قەیرانەکان بە خۆی قەیرانەی تر قەیرانی چی چارەسەر بکە ئەڵێن یعنی حکوومەتێک نیە لێستایە کە بتوانە قەیران چارەسەر بکاتە هیوایەکمان هەبێتە چارەسەری ئیتر ئەوە ئێستا لە حکوومەت داماون یەکێتی پارتی و پاشۆکانیانن ئەوە لەجایە کە کۆمەڵ و گۆڕان کشانە تاوانێ ئیتر ڕاستەکەی خەڵک لانە و کاتەی ئەمە زۆر داوامانەوێت کە بکشێنەوە بەڵام تاکە ئومێدیش کە بباش بوونی بدۆخەڵ کاتەوە بکە کۆمەڵ و گۆڕان هەڵۆستێکی هەبێ شتێک بکەن ئیشێک بکەن بتوانن باردۆخە یعنی خەڵک ڕزگار بکەن دەستخۆشی منێک کە ئاوەشتن بەڵام ئیتر هیچ وایەکی نییە ئەم حکوومەتە بە تەواوەتی بەهەڵدەشێتەوە. بەڵێ سپاس بۆ شادی خان سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێز لە ڕانیەوە لەگەڵمانە بووی کاک هەنگاومان لەگەڵە لە چۆمانەوە ئەم کاتت باش. جوان باش سلام علیکم. کاک هەنگاو پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتی ئێستا کێشە و قەیرانەکان چارەسەر بکات بتوانێت چارەسەری بکات. کاکە ئەو حکوومەتەی ئێستا 26 ساڵە ئەو حکوومەتەیە کە ئێستا دەیبینین هاوڵاتیان دیان بینی ئەوە 26 ساڵە ئەو 26 ساڵی چارەسەر نەکرێت چۆن ئێستا چارەسەر دەکات حکوومەتە ئەوەندە ساڵە کە حکوومەتی کردووە بۆ خۆی کردووە داهاتی بۆ خۆی کۆ کردیتەوە بڕۆ چەندەها کۆمپانیا و مەشاریعات لە شارەکان و چەندەها پارەی خەزم کردووە و ئەوە تەنیا لە پێناو بەرژەوەندی خۆی کردووە ڕاست نییە بەرامبەر هاوڵاتیان چونکە ئێستانەکانە دەبینین کۆمەڵی ئیسلامی گۆڕاکە دەبینین هاتنە دەر لە حکوومەت ئەوانە بەڕاستی ڕازی نەبوون بەو دەسەڵاتێک کە ئێستا حکم دەژێڕیت ئەوانە دەیانەوێ دەسەڵاتێکی پاک لە هەرێمی کوردستان دروست بێت بەڕاستی ئێوە شایەنن سەلمانتان کە ئێوە ڕاستی پاکن و ئێوە لەگەڵ خوای گەورە ڕاستی پاکن ئێوە وەکیلی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێوە دەتوانن عەدالەت لە کوردستان دروست بکەن کە ئێمەش لە سنووری هەولێر بەڕاستی زۆر ناڕازینە زۆر بێزارین لە سنووری سلێمان زیاتر بێزارین بەڵام ئەوەندەیە هاوڵاتیان ترساندووە ئەوەندەیان ترساندووە هەر هاوڵاتیەک کە دەنگی ناڕازی دەربڕی یان ئەوەتانێ بزری دەکەن شوێن بزری دەکەن تۆمەتی بۆ دروست دەکەن ئەودا ئێمە چاوەڕێی هەڵبژاردنی کە بتوانین ئێوەی بەڕێز سەر بێخین بۆ ئەم وڵاتە بتوانن ژیانی هەمومان دابین بکەن چاومان ئینشاءالله بۆ کاک هەنگاو سپاس بۆ پەیوەندیەکە لە چۆنمانەوە لەگەڵمانە بووی ببوورە من هەرۆن دەفەتە بوو هاوڕێیانی تر لەسەر خەتن ئیمانمان لەگەڵە لە قەڵەجێەوە ئەم کاتت باش. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی بڵێ بەڕێزم. زۆر سپاس دەکەم میمان خان. دەستخۆشی ئەم بەرنامەجوانت لێ دەکەم. بەڵێ سپاس دەکەم. پێ دوایە حکوومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا پێی دەکرێت؟ برای بەڕێزم حکوومەتێک کە خۆی یعنی سەرچاوی سەرەکی هەرە کێشە و قەیرانەکانە چ کێشە و قەیرانێک بۆ من چارەسەر بکات کام کێشە و قەیران کێشەی بێپارەیی کێشەی نەبوونی کێشەی بێکارەبایی کام کێشات حکوومەتێک کە بۆ خۆی تا ئەو پەڕی تا سەر ئێسقان دز و گەندەڵ و یعنی هەر شتێک کە دەچێت لەم حکوومەتەدا بەرچەسە دەکرێت کام قەیران بۆ من چارەسەر بکات حکوومەتێک کە 25 ساڵە حکم دەکات تا ئێستا بۆ من یەک دەستکەوتی بەدەست نهێناوە چ شتێک بۆ من دەکات لێستادا بەڕای من ئەم حکوومەتە
يعني كأسا حقوايا سري لوتي خوي رشكاتو هر درب دركت لبشارنا هر زور باشترا بلان نازانم شروكي قايم يعني هي كأوخل كأوا رخناها لذكر كأوخل كأوا سرزنشت عندك قصيان تدري بلان واش او اندتش القايم من دين السر ميديا كانوا زور باشا إيمان خان بله إيمان خان پێ دوایە ئەگەر حکومەتێک نەتوانێت خۆشگوزارانی باوەڵاتیانی دابین بکات و خزمەتگوزاریان بۆ دابین بکات پێ دوایە دەبێت چی بکات؟ پێم وایە چی بکات بزانی پێم وایە دەبێت چی بکات حەق وایە چۆڵیکە بڕوە تەواو ینی تەواو حکومەتێکە خەڵک بڵێ من نامەوی ئیمان خان تۆ باوەڵاتیەک ناڕەزیت لە حکومەت و پێ دوایە هیچی پێ نەکرا و ناتوانێت هیچ بکات ینی حکومەت خۆش ئێمە دەزانێت ینی بۆ ناڕوات ینی بۆ وەکو جەنابەت دەڵێ وەکو قسەکەی خۆت بۆ واز نایەنێت باز نهێنێ لەبەر ئەو واز نهێنێ چەند ساڵە دەستی دەکەوێت چەند ساڵە يعني ئەو پارەی کە دەستی دەکەوێت ئەو نەوتی کە دەیفرۆشێ بۆ خۆی دەیخوا بۆ خۆی دەیدزێ منداڵەکانی دەنێرە بۆ وڵاتانە بە حەزی خۆیان سیر و سەفەر بکەن و لە باشترین زانکۆ بخوێن و کوڕێکی فەقیری هەژار کە چەند ساڵە لە ماڵە دانیشتووە هیچی بۆ ناکەن عنی لەبەر ئەو دەستکەوتانی کە بۆ بەرژەوەندی خۆی هێتی بۆیە واز نهێنێ کاکە لەبەر ئەوە واز نهێنێ دەنا حکومەتێک کە خەڵک پێ رازی نەبێت یعنی ئافرین بۆ تۆ ڕوت ئەوەندە قایم بێ لەسەر یعنی کورسیەکەت دانیشی من نەکۆمەڵم نەگۆڕانم ئەمە باش بزانە بەڵام تا ئەو پڕی سەر ئێسلام پشتگیری هەردوو لە حیزبەکان دەکەن بە تایبەتی کۆمەڵ ئافرین هەڵوێستینوان بەڕاستی ئەوەی کە چەند ساڵە من تا حدێک خۆم بە کۆمەڵ نازانم بەڵام لە ئێستا بووم بە کۆمەڵبوونی خۆم ڕادەگیارم بەڕاستی بەس خۆشحال لێ دەکەم لەگەڵ ئەو پەری حورمەتم بۆ تەواوی کارمەندەکانتان. بەڵێ زۆر سوپاس بۆ ئیمان خان سوپاس بۆ پەیوەندیەکەت کە لە قەڵەت جێەوە لەگەڵمان بووی بڵێ ئیمان خان وەک هاوڵاتیەک وەک لە بەرامبەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیە لەم شاشەیەوە وتی من کۆمەڵبوونی خۆم ڕادەگەێن بێگومانەوەش هەڵوێستێکی جوانە بەرامبەر سیاسەتەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە حکومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە لە بەرامبەر خۆشگوزارانیکردنی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشە و گرفت و قەیرانەکانیەوان. بەڵێ بەڕێزان بەرەچمە لای کۆمنتەکان ئێوەش دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پێیام تیڤی پێش دەستپێکی بەرنامەکە تەوەری بەرنامەکە دیاری دەکرێت لە تۆڕی کۆمەڵایەتی وهروە دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانە کە ئێستا لەسەر شاشەکە دیارە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگۆی بکەین بزانین ڕێی هاوڵاتیان ڕێی تۆی هاوڵاتی کە بەدیارم شاشەوە دانیشتووی ڕەت چییە بۆ چوون چیە لەسەرەوەی کە حکومەت ئایا دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا وەکو دەزانین دوو لایەن باسییان لەوە کردو کە حکومەتی کاتی دەبێت پێک بهێنرێ یاخود دەبێت هەڵبژاردن بە زووترین کات بکرێت. کاک هێمن مەحموود دەڵێت ئەم حکومەتە خۆی سپۆنسەری دروستکردنی قەیرانەکانە چین لەلای پەیوەندیەکی تەلەفۆنی باوکی محەممەدمان لەگەڵ لە چەمچەماڵە باوکی محەممەد ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. مرای گەورەی کاکە من وایە بینێم ئەم حکومەتە خۆ لە ئاسمانەوە نهاتوە لە عەقڵەتی حیزبەکان و حیزبەکان لەبەرەوە تا ئێستا حکومەتەکە چەند ساڵە چارەسەری قەیرانەکانی پێنەکراونە توانە چارە بێت کە ئێستا ئێمە تازە بە تازە خەڵکانێکی وادینەوە سەعادەدان نێ لە هیچ کەسێ ماوەی چەند ڕۆژێکی بۆ دانێن هیچ ڕۆژێکی بۆ دانێن 15 ڕۆژێکی بۆ دانێن بۆ حکومەت خۆی چاکە خۆی باشکە ئایا ئەمە ئەوەی ماناوە ئێمە لە ڕووی عەقڵەتی سیاسیەوە پێ نەگەیشتین لەوەی کەوا ئێمە چۆن بتوانین خۆمان چاکەین لەبەرە پێویستە حیزبەکان وازە بەرژەوەندی خۆیان بێت وازە بەرژەوەندی شەخسی بێن تەستێ بدەن بە خۆیان وازە بەرژەوەندەکان بێن و تەستێ بێن بۆ ئەوەی فشارێک دروستکەن فشارێکی مەدەنی بۆ حکومەتە بە شێوەیەکی جوانی بە خۆیان بچێتەوە و کاروباری خەڵک بە ڕێزپێکی بەڕێوەبرێ بەڕاستی کەسانێک هەیە بە کردار تەستێ بدا بۆ ئەم پیشەوە سەلامەت. بەڵێ زۆر سپاس بۆ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی شۆخان عوسمان دەڵێت نەخێر ئەم حکومەتە شکستی هێناوە ناتوانێت موچە و خۆشگوزەرانی بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیان. هێمن محەممەد دەڵێت هێمن مەحموود دەڵێت ئەم حکومەتە خۆی سپۆنسەری دروستکردنی قەیرانەکانە. ئەحمەد عومەر دەڵێت بەڵێ بەمەرجێک ئەگەر واز لە خەڵک بێن و لە دەسەڵات لا بچن. شکارمەجید دەڵێت هەرگیز من لەو بڕوایە دانیم حکومەت کێشەکان چارەسەر بکات. ئاری محەممەد دەڵێت ئێمە و کوا حکومەتمان هەیە تاوەکو بتوانین کێشەکان چارەسەر بکات لەم وڵاتەدا تەنها بنەماڵەکان حکومڕانی وڵات دەکەن. محەممەد خدر دەڵێت گەر بمانەوێت پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بەرەو پەرەسەندنێکی نەوعی بگۆڕێت دەبێت بە جۆرێکی تر بیرکردنەوەی سیاسی خۆمان بکەینەوە و بۆ هەموو لایەنەکان. بەڕێزان ئەمە بۆ چوونی هاوڵاتیانە هاوڵاتیان پێیان وایە کە حکومەت ناتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. کاک محەممەدمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک محەممەد ئەم کاتت باش پێی دوایە کێشە و قەیرانەکان چارەسەر دەبێت حکومەت دەتوانێت کێشە و قەیرانەکان ئێستا چارەسەر بکات. والله یاکامەوە ئەم حکومەتە بۆی چارەسەر ناکرێت بە مناڵێکی 5 ساڵان چارەسەر دەکرێت بەس بەمان چارەسەر ناکرێت ئەمان هەر بۆ
لەبەرمانەوەی کورتی و دەسەڵاتی خۆیان یەک دەنێک باشە لە میلەت نییە باشە لە میلەت وایە ئەم هەموو خەڵکە چوونە سەرجادا ئەم هەموو خەڵکە ئەوە کرا ئەمان هیچ شتێک بۆ میلەت ناکەن و نەحەیان بە خۆیان و نەحەیان بە میلەت گەشتووە لەبەر ئەوە ئەمان هیچ کاتی پێیان ناکرێت و دەستی ئێوەش خۆش بێ کە بوون بە معارەزە لەگەڵ گۆڕانەوەمانە دەستان خۆش بێ خۆزگە ئەوانی کەچەوە هەڵوێسەی ئێوەیان هەبوایە. بەڵێ سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی باوکی ئەحمەدمان لەگەڵە باوکی ئەحمەدەم کاتت باش پێ وایە حکوومەتی هەرێم بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات لە ئێستادا؟ ئەلۆ باش بەڕێز زۆر سپاس دەکەم. بەڕێزە حکوومەتایی شەرەگەی ئینسانێک ئێمە حکوومەتەی نمایە بڵێ 26 ساڵە ئەیجی قسەی خۆی بەڵێنێکی خۆی تەنتیبکەتی ئەو چەندە بە تەلەڤیزیۆن بڵێ موسەی حەل بووە بەنە خۆی گۆتی گۆتی ئەندە خلاص نەمە ئاجرعازی خاص ئێران هەموو وەزەگرم ئوستاذین دزەی دز هیچ جار گۆتی 100 جار گۆتی ئاسی هەورامی ئاسی هەورامی حەقی ئەدام وەڵڵا حکوومەتەکە زۆر باشە باوکی ئەحمەد بۆ کێشە و گرفت و قەیرانەکان چارەسەر ناکرێن ینی هۆکاری چییە؟ ئاسی هەورامی حەقی ئەدامە لە هەولێر ئەدامی بەڵێ بەڕێز باوکی ئەحمەد بۆ کێشە و گرفت و قەیرانەکان چارەسەر نابن ینی هۆکاری چییە؟ بەڕێز هەتا حکوومەتە لە کوردستانمان چارەسەر نابێ بەڵێ هەتا حکوومەتەمان بێ ئەمە چارەسەر نابێ بەڵێ بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەت کە توانیت ڕاشکاوانە ڕێی خۆت بڵێ پەیامەکەت بگەنی سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بەڕێزان هادی مستەفا دەڵێت حکومەت نەتوانێت لە ماوەی 26 ساڵدا 24 کاتژمێر کابرا دابین بکات دەبێت چاوەڕێی چی لێ بکرێت. بەڵێ بەڕێزان ئەمە بۆ چوورەکانی هاوڵاتیان ئەو پەیوەندیانی کە گوێبیستی بوون باسییان لەوە دەکرد کە حکومەت ناتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات ئەوە بۆچینی زۆرینەی هاوڵاتیانە بوون کە پەیوەندیان کردووە و کۆمنتارانی نووسراوە هیچ کەم لەوانە پێیان وانێت کە حکومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات. باوکی باوانمان لەگەڵا ئەم کاتت باش باوکی باوان. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باش برایم. زۆر سپاس دەکەم. چای منی وڵی نازانەوە تۆرەکەدەن ئایا حکوومەتە ئێستا دەتوانێت کێشە قەیرانەکان چارەسەر بکات. من پێم وایە شتێک نەماوە لە ناوی حکوومەتەوە ئێستا. بەڵێ کێشەکانیش ئەمەنە زۆرن بە ئەوان چارەسەر ناکەن کە خۆیان بوونەتە کێشە بۆ هاوڵاتی ئەگەڕوانش بیانەوە بە گیرفانی پڕەوە بڕن بەڕاستی ئەمەیان تیا کردووە بەشی کوڕا کوڕیان ئەژین حەدیان لێ بکەن بەنەوە بەڵام ئەگەر تەمەنی نێوحیشیان هەبێتی ئەژینی دەتوان بچن بە وڵاتانە کوێیان پێخۆشە بۆ خۆیان بژین چون ناتوان کێشەیە چارەسەر. زۆر باشە باوکی باوان کە ئەگەر وا بێت یانی بۆ گرنگی بە خۆشگوزارانیکردنی هاوڵاتیان و گرنگی بە چارەسەری کێشە و قەیرانەکانی هاوڵاتیان ناکەن ینی نایەن. ئەخبرێن من گرنگی بۆ بن ئەوان هەر کاتێک ئارەزویان دێت هەر کاتێک بیانەوێت بە هێزی چەکدار هاوڵاتی ئەوەی بیانەوێت پێیەکەن هێزی چەکداریشیان لەگەڵایە نازانم بۆ ئەبێ وڵاتێمە ئەبێ گیری چەکدار بتوانن فەقیرەکان چەساوەکان بچەوسێنەوەی کە نەتوان ڕای خۆی بە ڕێکوتێکی دەربڕێت. بەڵێ سپاس بۆ باوکی باوان سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان. باوکی ئەشکانمان لەگەڵ لابجەوە باوکی ئەشکانم کاتت باش. باوکی ئەشکان السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. باوکی ئەشکان پێت وایە حکومەت بتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات؟ والله من پێم وایە ئەگەر بەڵێ باوکی ئەشکان بەڵێ پێم وایە ئەوانە نایانێت ئەگەر بیانەوێت دەتوانن ینی بۆ نایانێت باوکی ئەشکان ئەتوانن ئەوان قەیرانی دارایی چارەسەرکەن. بەڵێ باوکی ئەشکان بۆ نایانەوێت ینی حکومەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان نییە؟ آخر لەناو یەکان ڕێگنین مەسەلەن ئەو حزبەکەی تراوەیەوە ژێرزەمینەکەی خۆم من ناکەمەوە حزبەکەی تر ئیسفادە بکە ئەم حزبەکە نایکاتەوە بۆ ئەو حزبەکە ئەگەر هەموو یەک حزبی بابڕێوە یا یەک گروپی بابڕێوە ئەتوانن ئیدارەی کوردستان بن باوەڕم پێ بکە سەرۆت و سامانی کوردستان بەشی ڕۆژەڵاتی کوردستانی شەکا بەشی ڕۆژئاوای کوردستانی شەکا موچە بدرێت هەمویان پارەیان هەیە بەڵام بۆ خۆیان یەکێک لە ئەندامانی سەرکردایەتی مەکتەب سیاسیەکان و لەقەتانەوەمانەکە سدەی ئیفالیاوە بەجارێ من کەسە ناسم شوێنی خواردەوە کرد پێم فەت دوود خۆنەرەی لە ئیفالیا کڕیوە پێم فەت دوود خۆنەرە ئاخر بۆ چیەتی. بەڵێ سپاس بۆ باوکی ئەشکان سپاس بۆ پەیوەندیەکەت کوێخا بەهجەتمان لەگەڵە لە تەکیەوە ئەم کاتت باش.
هەموو کاتێککە باشباشی برام زۆر سپاس دەکەم باشم چاوەکەم زۆر سپاس دەکەم کێ خەباجێت فەرموون کەوارەکەدا لەسەر حکومەتەوە نیە بەڵێ حکومەتی ئیسلام و خۆم پێشبەرگەم بەڵێ حکومەتی 72 ڕۆژە ماعاشمەوە نەگرتووە بەڵێ بە 26 ساڵە 72 ڕۆژ ماعاشدامە حکومەتی پێکرێ بەڵێ کاک باچەت ینی جەنابەت خەباتت لە پێناو ئەوە کرد کە ئێستا هاوڵاتیان یاریمی کوردستان خۆشگوزەران بن کێشە و قەیران نێتە ڕێیان و ژیان بەخۆشی بگوزەرن ینی خەباتان لە پێناو ئەمەدا نەکرد ئەی بۆ ئێستامان نابینێت هیچ شتێک نبینێت چیان نە خەباتە بینێ نەی لە پارە و لە نەوت بۆلاوە چیان هیچ نبینێت بەڵێ ئارە وەڵا بەڵێ سپاس ساڵەکەم و زۆرم بەڵێ سپاس بۆ کاک بەهجە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان کە لە تێکیەوە لەگەڵمان نابووی بەڕێزدان زۆربەی هاوڵاتیان ینی وەکو خۆتان گوێبیستی بوون کە زۆر بێئومێدن و پێیان وایە کە حکومەت ناتوانێت کێشەکانیان چارەسەر بکات و کە خۆتان گوێبیستی بوون وە بەشێکی تری هاوڵاتیان ینی هەر بێگومان هاوڵاتیان زۆربەی زۆریان پێیان وایە کە حکومەت ناتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات چکار لە ماوەی 4 ساڵی ڕابردوورە نەتوانێت چارەسەری بکات ینی بە ماوەی 6 بۆ 3 مانگ چۆن ناتوانێت ئەم هەموو کێشە و قەیرانە چارەسەر بکات کە ئێستا کەڵەکە بووە و پێیان وایە کە بەپێی ئەو کۆمێدانی هاتووە و ئەوانی کە پەیوەندیان کرد پێیان وایە کە حکومەت خۆی دروستکەری قەیرانەکان بۆ خۆی چۆن چارەسەری دەکات کاتێک کە خۆی دروستی بکات و بۆ چونێکی تریش هەر بە هەمان شێوە دەڵێت حکومەت خۆی دروستکەری قەیرانەکان بۆ خۆشی ئەتوانێت چارەسەری بکات بەڵام نایکات یعنی ئەمە بە شێوازێکی گشتی بۆ چوونی هاوڵاتیانە و پێیان وایە حکومەت دەتوانێت کێشە و قەیرانەکان چارەسەر بکات بەڵام نایکات وانێکی دیگەش دەڵێن نەخێر شکستی هێنا و ناتوانێت قەیرانەکان چارەسەر بکات کاک عەلیمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک عەلی ئەم کاتت باش ئەم کاتێ باش بەڕێز زۆر سپاس دەکەم کاک عەلی ئەم کاتێ باش بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک عەلی ئەم کاتت باش کێشە و قەیرانەکان چارەسەر دەکرێت لە ئێستادا حکومەت دەتوانێت چارەسەریان بکات کاک عەلی کاکە گوێم لێتە مستەحیلە بتوانێت قەیران چارەسەرکە لە بەرۆی قەیران بەدەست ئەوان نییە ئەوان کارتۆنن وەکو کارتۆن دانراون ئەو کەسەی پلانەکەی دانا بۆ عێراق لە ساڵی 91 زۆر بێئەخلاقانان ببوورە کاک عەلی ببوورە کاک عەلی کاک عوسمانمان لەگەڵ لە سەی ساتقەوە کاک عوسمانم کاتت باش کاک عوسمان کۆتا پەیوەندیە هەموو کاتێک بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک عوسمان باقی گیان دەربارەی تەوەرەگەت مەسەلەی ئەوەی کە حکومەت بتوانێت چارەسەری ئەو قەیرانە بکات مەسەلە ئەوەیە حکومەت خۆی قەیرانەکەی دروستکردەوە جار حکومەت ئەوەندەی کە چاوی لە بەرژەوە کاک عوسمان بۆ حکومەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیانە نەک بۆ دروستکردنی قەیرانانی جەنابەت بۆ پێ وایە حکومەت خۆی قەیرانەکەی دروست کرد و خۆی نایەوە چارەسەری بکات یان بەڵێ کاک عوسمان حکومەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ینی جەنابەت بۆ پێ وایە حکومەت خۆی قەیرانی دروست کرد و دەیەوێت هاوڵاتیان لە کێشە و قەیراندا بژین بەرەزیان ئەم حکومەتە خۆی کاسبیەکە خۆی دوو کۆمپانیان کاسبیەکەن بەڵێ کاسبیەکەن بەدای ئەوەندەی کە چاویان لە کەسابات جات دوو کاسب کە دوو کاسب کە شەریکیەک بوون و کاسبیکەن لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە دائما چاویان لە کەسابەتەکەی خۆیانەوەیە چاویان لە بەرزەوەدی خۆیانەوەیە نەک چاویان لاوەی کە ئەوێت کە میلەت چی لێ یا ئەو کەسەی کە شتی لێکردن چی لێ ئەو شتان ینی تەبعی کەسا کاسب وایە يعني أمانة خرجة كتابتها كان كاسية كان كومبانيان نك خرجة ك ميلاد بخيوكا أو شعير برجاني ميلاد وبي أعلى عشان أجر بياني قرانة كان شهر سكن برجاني كان كم بيتوا بلا سپاس بو كاوسمان بلا سپاس بو بينك سپاس بو كاوسمان سپاس بۆ ئێوەش بەڕێزان کە تاوەکوێستا بینەرمان بوون و هەروە سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەک تر و بە یەگەشتنەوەیەکتر بەخۆی گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.